بەڵێ ئەوەی کە بینیمان شانۆی گێژانە کە وا بڕیارە ئەمڕۆ بەڕێوە بچێت و ئەوانەی کە پرۆمەکەی ئێمەش کە بۆ ئێوەمان قسەڕۆ بۆ ئێوەمان گواستەوە دیمەنی خۆ ئاماجەکردنی ئەم تیمی بوو کە بکۆ کارتەکەن و شانۆی گێژان نمایش دەکەن لەمڕۆوە کە دەستپێتەکە لە کۆیە بێگومان من گفتوگە زیاتری ئەم بابەتە دەکەم و دەکاری زیاتری ئەم بابەت و چۆنیتی بەڕێوەچوونی دەکەم بە میوانداری کاکشوان حەمەسایی دەرهێنەر کە بەشێکی ڕاستەخۆ لە کۆیەوە لەگەڵمانە سڵاو لەبێ کاکشوان بانی باش سوپاس بۆی لە تەوریەکەی بەرنامەی بانی باشدا کوردستان بەشداری ئەمە لە دەستپێکدا باسێکمان لە شانۆی گێژەندا بۆ بکەی باس لە چی دەکات لە هەمان کاتدا لە دواییدا بێگومان دێمە سەر ئەو تیمێکی ئێوە بێکۆ کار دەکەن و ئامادەکاریەکان دەکەن بەڵام لێسەدا شانۆی گێژە چییە و چی لە خۆ دەگرێت سڵاو لە ئێوە و لە سەرزەم بینەرانی نارتی شانۆی جێژەن یان شانۆنامەی جێژەن بە شێوە تەقلیدیەکەی باز لە سێ کارەکتەر دەکات کە لە ناوڕاستی دەریادا کە شتەکەیان تێکشکاوە و دەستیان ناگا بە خواردن و برسێتی برسی بۆ هێنان هەر لە ئەسنای برسێتی و دابڕانیان لە دەوروبەر وایان لێ دێت بڕیار بدەن کەواتە یەکێکیان دەبێت خۆی بکاتە قوربانی لە پێناوی دوانەکەی تر بۆی لەو برسێتە دەربازیان بێت ئەوە چیرۆکە تەقلیدیەکەیە بە شێوەیەکی کورد باشە کاکشوان ئەمەوێت بازە و تیمە بکەن کە ئێوە بێکەوە کارتان کردو ئامادەکاریتان کردە بۆەوەی کە ئەمڕۆ شانۆی گێژەنێک و چیرۆکەکە یاخود فامەکە و ئاماژە پێ کرد پیشانی بینەرانیدەن ئایا تیمەکەی ئێوە کە تیمی شانۆی هێدەیە چەند ساڵە بێکۆ کارتان کردووە لە هەمان کاتدا من باسی ئەو ئامادەکاریان ناکەم کە بۆ شانۆی گێژێنتان کردو پرستم ئەوەیە چەند ساڵ ئێوە بەردەوام کارتان کردو ئەزمونتان هەیە بەڵێ دیارە ئێمە ئەو تیمێ بێکەوە ئیژەکەین سەرجەمان دەرچووی پەیمانگەی هونەرە جوانەکانین و بەشێکیان لە ناو تیمەکە جارێکتر چون کۆلێژی کۆلێژی هونەرە جوانەکانمان خوێندووە دواتر ماوەی 10 بۆ 11 ساڵ ماوەساوین لە پەیمانگەی هونەرە جوانەکان هەموومان خەڵکانی ئەکادیمین لە ناو ئەو تیپە ئەو تیپە نزیکەی 10 ساڵە دامەزراوە سەرجەم کارگوزارەجەکانی لە هەرێمی کوردستان و سەرتاسەری عێراق نمایش کراوە و هەندێ ئەندامی تاکتاکی لە فیستیڤاڵە جیهانیەکان بەشداری کردووە ئێمە نزیکەی بە کۆی گشتی نمایشەکانمان زۆرن بەڵام بە گشتی بەشداریمان کردی لە سەر جەم فیستیڤاڵەکانی ناو دەرەوەی هەرێم باشە کەواتە شانۆی گێژەن کێ نووسینی بۆ کردووە سیناریۆ لەلایەن کێوە دانراوە ئامادەکاریەکان چۆن بوون ئەمێ وردەکاریەکان باسمان بۆ بکەیت شانۆنامەی جێژەن یان لە چەقی دەریادا یان بە ئینگلیزی ئاودەسی نووسینی سلاڤۆمێر مرۆژێکی نووسەری پۆڵۆنیە ئامادە و وەرجێڕانی دکتۆر فازڵ زافە کاری سینۆگرافیا مامۆستا شیراز عەزیزە کاری دەرهێنا خۆمەوە هەر یەک لە نواندنی مامۆستا ئومێد ڕەزا مامۆستا هونەر تایر مامۆستا پێشەوا ناسیح مامۆستا فەرمان مەحموود هەر چواریان ناوەندی ئەکادیمیان تەواو کردووە لە بواری نواندن ئێمە نزیکەی بۆ 3 مانگ زیاتر بۆ 4 مانگ دەڕوا خەریکی پرۆڤین بە حکمی ئەوەی تووشی ئەشکالی شوێنی نەبوونی پرۆڤە بووین و دواتر گەرمای ئەو وڵاتە 3 مانگ پێش ئێستا شێوێژی زۆر بەتیم بوو و کارەبا کەموکڕی کارەبا وانە تۆزە ئەشکالی لەبۆ دروستکردین تاوەکو گەشتینە نمایش لە ئێستادا دوای ئەو ماوەیە نزیکەی هەفتەیە کە ئامادەکاریمان بۆ سینۆگرافیا و سەرجەم تەکنیک کردووە لە بەرەو بتوانین لە 23 و 24 و 25 مانگ نمایش بکەین باشە ئایا کە ئاماژە پێ کرد ئەمڕۆ با بڕیارە لە کۆیە بەڕێ بچێ و وەکو 24 و 25 ئەو شانۆیە نمایش دەکرێت لە کاژمێر چەنددا نمایش دەکرێت بۆیە لێرەوە خەڵک ئاگادار بێ لە هەمان کاتدا شوێنەکەیشمان پێ بڵێ سپاس دەکەین ڕۆژانە کاتژمێر 4 دواییەوە ڕۆ لە هۆڵی سەنتەری چالاکی گەنجانی کۆیە نمایش دەکرێت یعنی ڕۆژی 23 دەکا پێنجشەم هەینی شەممە
3 ڕۆژ لەسەر یەک نمایش دەکرێت لە هەمان کاتژمێردا. باشە تەنها لە کۆیەدا نمایش دەکرێت یاخود وەکو زنجیرێکی شانۆی شارەکانی تری هەرێمی کوردستانیش دەکرێتەوە. خۆی ئەگەر بارودۆخ گونجاو بێت وە هاوکار و پشتیوان و هەماهەنگمان بن ئێمە دەتوانین لە سەرجەم شارەکانی کوردستان نمایشی بکەین. بەڵام ئێمە خودی خۆمان وەکو ستافی نمایشەکە ڕێیانماندا ینی تەقدیمی فستیڤاڵی نێودەوڵەتی هەولێر و بەغداد و کەرکووک و هەوڵماندا لە بۆ دەروێ وڵاتشین ئەگەر بگونجێ و بکرێت بیگەێنین و لێرش نمایش بکەین. باشە کاکشوان بێگومان هەر شانۆکار یاخود جەرهێنەرێک میوانی بەرنامەکەی بەیانی باش کوردستان بێ میوانی بەرنامەکەم بێت ئێمە پرسیاریەوەی ئاڕاستی دەکەین ئایا لە کۆیە شانۆی چۆن دەبینی لە هەمان کاتە هاوڵەتیان چۆن بۆ بەدەمەوەچوونی شانۆی و بینینی نمایشە جۆر بە جۆرەکان کاتە پێم بڵێ شانۆی لە چه ئاستێکدایە لە کۆیە؟ خۆی بەگشتی کۆی مێژوویەکی دێرینی هەیە لە مەسایلەی ڕۆشنگەری و ڕۆشنفکری و هونەر و ئەدەب ئەوە نزیکەی سەدەونی وەک زیاترە کە کۆی پێشەنگ بووە لە زۆر بوار. بەڵام بەگشتی ئەو بەو کۆتاییانە لە 10 ساڵی کۆتایی لە سەرتاسەری کوردستان و بە تایبەتتر شانۆ لە ڕۆ و لاوازبوونە ڕۆ لە ناوچوونە لە ساڵێکدا لە هەرێمی کوردستان بۆ نمونە نمایشێک دەبینین یان دوو نمایش دەبینین لە کاتێکدا پێویستە لە هەرێمی کوردستان ڕۆژانەش ئەگەر نەبێت هەفتانە دوو نمایش ببینین. یعنی شانۆ نەبوو بە کەلتور لە وڵاتی ئێمە و مەسئلەی کێشەی دەسەڵات و حکومەت یان مەسەلەی دارایی وڵات لە کزیدانی دارایی و نەبوونی وەسایلە خزمەتگوزاری سەرەتاییەکە وای کردیە ئەو هونەرە وردە وردە کەس بوو لاوازبی. کۆش بەدەر نییە لەو هەرێمی کوردستان کۆی شارەکە لە هەرێمی کوردستان دیارە ئەو لاوازی بە کۆیشەوە دیارە و دەکرێت زیاتریش دیاربی لە کۆیە شارێکی بچووکترە لە شارە گەورەکان. ئەمە بە نمونە سیر بکەین لە سلێمانی و لە هەولێر لە ساڵێکدا لەوانەیە نمایشێک ببینی لە کۆیە لە خواوەزیاد و لە ساڵێکدا توانین دوو نمایش ببینی. باشە ئەمەژە بۆ کرد لە کۆتایی قسەکاندا دەکرێت لە کۆیە کەمتر ئەمە هەبێت یاخود کەمتر ڕووبات. ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیتەوە؟ ئێمە باس لە خواستی هاوڵاتیان و هەروەها خولیا و خواستی هاوڵاتیان بۆ دەموچنی هاوڵاتیان بۆ شانە جۆر بە جۆرەکان باسی لەوە دەکەین. پێت وایە هەروەها شانۆی گەشن کە ئەمڕۆ یەکەم ڕۆژە بە دەموچنی هاوڵاتیان چۆن دەبینی ینی وەکو پێشبینی و سەرنجووی تێبینی خۆت؟ بەخوا نازانم ئێستا مەیشمان نەکردێ بەڵام بەپێی پێشبینیەکانی خۆت پێت وایە چۆنە بێت؟ دەگەین و بەپێی پێشبینیەکانی خۆم بەتا ئێستا ڕکلامێکی باش لەلایەن خەڵکەوە لە بۆمان دەکرێت و خەڵکانێکی ناشمان ناسێت خۆی داوای پرۆمۆیەکە دەکات داوای پۆستەر دەکات و ڕکلامی لەوە دەکات لە سوشیال میدیا. دەی ئێستاش مەسەلەی فیدباک لە بۆ هەموو مەجالەکان ڕاستەخۆ سەیری سوشیال میدیا دەکەین کەس لە سوشیال میدیا دەنگدانەوەی هەبوو کەوایە هەستیش دەکەین بینەرمان هەبی چاوەڕێیان ببین. باشە بێگومان هەر شانۆیە کە نمایش دەکرێت لە پشت ئەوە ئامادەکارێکی زۆری بۆ کراوە لە هەمان کاتدا پرۆڤێکی زۆر لەلایەن ئەکتەرانی ئەو شانۆیەوە ئەنجام درراوە. ئێمە باسمان لە ئامادەکاریەکان کرد بەڵام بینە سەر ئەو ئاستانگانی کە ئێوە لە کاتی پرۆڤە هاتە بەردەمتان دیارترین ئاستانگەکان چی بوون؟ دەکرا هەموو پێداویستیەکانی کە ئێوە وەکو شانۆکار یاخود وەکو ئەکتەر و جەرهێنەر پێویستان پێی بوو بێت لە بەردەستدا بوو بێ؟ وڵای بەداخەوە لە دەستپێکی هەڵبژارنی تێکستەکەمانەوە یان هەڵبژارنی داخەکەمانەوە و یەکەم کۆبنەوەی کە لەگەڵ هاوڕێیانی ئەکتەر و ستافی تەواوی نمایشەکە کۆبنەوەمان کرد و دانیشتین یەکەم دوای هەنگاوی دوای ئەوە پێویستمان بە شوێنە لە بۆی بتوانین ئەمە ڕۆژانە چەند سەعاتێک پرۆڤەی تێدا بکەین. دیارە تیمەکەی ئێمە بەداخەوە کە شوێنی ئۆفیسمان هەیە بەڵام شوێنی پرۆڤەمان نییە داوامان کرد لە چەند شوێنێک لە بۆ چەند لایەنێک لە بۆ شوێنی پرۆڤە هەر هەموویان لە ماوەی 15 ڕۆژ چەند شوێنێک دەریان کردین وتیان ناتوانین لە چەند ڕۆژێک زیاتر
شوێن بە ئێوە بدەین. بەڵام لە کۆتاییدا من سوپاسی بەڕێوەبەری پەروەردەی کوێ دەکەم و سوپاسی بەڕێوەبەری سالاج قوتابخانەکانی کوێ دەکەم و سوپاسی کاک پشتیوان مدیری تەلەڤیزیۆنی کوێ دەکەم وتان دەتوانن بێن لەو شوێنانە ئەگەر حەز دەکەن پرۆڤە بکەن. دواتر تەماشای ئەم شوێنەکانمان کرد، خۆشبەختانە هۆڵی سالاج قوتابخانەکان هەر لەسەندا هۆڵەکە زۆر گەرم و کامل نییە، بەڵام لە ماوەی ئەو دووسێ مانگە ئێمە لێ پرۆڤمان کرد و سوپاسیان دەکەین کە هاوکارمان بوون. بەڵێ باس لە تێکست کرد، کەواتە تا چەند گرینگە ئەو کارانەی کە دەکرێت تێکست و دەقەکەی ڕنگدانەوەی ژیانی واقعی خەڵک و هاوڵاتیان و دەور و بەر بێت، یان ئەمانە واقعین ئەو تێکستانە دەنووسرێت یاخود دەتوانین بڵێن شانۆ سەر بەخۆیە دەرهێنەر بە پێی خواستی خۆی ئەو تێکستە و دەقەکە ئەنووسێت و پاشان ئێکا بە شانۆی ناوێکی لێ دەندرێت و نمایش دەکرێت بۆ هاوڵاتیان. بەڵێ دیارە هەموو شانۆنامەیەک سەربەستایل و یان تیۆرۆکی یان ڕێبازێکی نوێی ئەدەبە یان کۆنی ئەدەبم. من کە کار لە دەقی شانۆی مرۆژک دەکەم، هەر خودی خۆی کۆمەڵێک ڕۆژناوان پرسیار لە مرۆژک دەکەن دەقەکانت لە پۆلێنکردن لە مەجالی ئەدەب لە دەکرێت ئێمە وەکو ئەبسۆرد یان وەکو ئەبەسیات سەیر بکرێت. مرۆژک لە وەڵامدا دەرێ پێویست ناکە تێکستەکانی من پۆلێن بکەن. من کاتێک دەست بە نووسینی تێکست دەکەم دەنووسم کە تەواو ئەوە دواتر ئێوەن چۆن پۆلێنی دەکەن. یعنی کەوایە مرۆژک خودی خۆی لەبەرەوەی لە مەعاناتێکدا بۆ بە هەمان مەعاناتی خەڵکی باشووری کوردستان خەڵکی پۆلۆنیایە و لەژێر کاریگەری دەسەڵاتی سالێن ڕای کردو نزیکەی 25 ساڵ لە تاراوگە ژیاوە و ئەگەر سەیری تێکستەکانی بکەی زۆربەی تێکستەکانی پێویستی بە ئێستاندن و ئێراندن ناکات لە بۆ هەرێمی کوردستان، چونکە ڕێک هەمان مەعاناتی خەڵکی هەرێمی کوردستان و دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستانیان هەبووە. لەبەرەوە مرۆژک خودی خۆی دەڵێت من دەنووسم کە کۆتایی هات ئەو ئێوە دەتوانن پۆلێنی بکەن. ئەو تێکستەی کە ئێستا من کاری لەسەر دەکەم ئەگەر سەیری تێکستە بکەی دەکرێت وەکو تێکستێکی ئێبزۆرد سەیری بکەی و دەشکرێت وەکو تێکستێکی ئەکسپرۆنیزم سەیری بکەی. بەڵام بەگشتی لە کۆتاییدا لە سەرەتای تێکستەکەەوە تا کۆتایی تێکستەکە لە پەیامی تێکستەکەەوە لە ئامانجی ئیشکردنی ئێمەوە هەمووی هاو ئاهەنگ و هاوخەمی خەڵکی خۆمانە. باشە کاکشوانگەر ئەم پرسیارم وەکو ئەزمموی خۆتان ئەزمموی چەند ساڵەتان وەڵام بیتەوە، ئایا کە ئێوە تێکست یاخود دەقێک دەنووسن هیچ کاتێک تووشی گرفت بوونە یاخود لە تێکستەکەدا وا بخوازێت پێویستان بە پێداویستی زۆر بە یاخود کەلوپەلی زۆر بێت لە هەرێمی کوردستاندا بەردەست نەبێ، ئایا هیچ ڕوبەڕووی ئەم جۆرە گرفتانە بوونەتەوە یاخود تێکستەکانتان زیاتر ڕۆڵی ئەکتەرەکە دەوردەبینی واتە پێداویستیەکان کەمترن کە لە بەردەستدا بێ؟ خۆی وا بزانم ئەوەست ئیشکردنی یان هەڵبژارنی تێکستە، چونکە من تێکست نانووسم بەڕاستی. ئەگەر بمەوێت تێکستێکی وەکو هاملێتی ئەگەر بمەوێت تێکستێکی وەکو هاملێتی شەکسپیر ببینم لە کوردستان پرۆڤەی دەدام کە نمایشی بکەم، کەوایە پێویستم بە دەستگایەکی گەورەی شانۆیی هەیە یان لانی کە وەزارەتی ڕۆشنبیری هەیە بۆی بتوانێت کولفە و مەسروفات و حتا مەسەلەی تاقەی ئەکتەری باش لە بۆ تێکستی باش پێویستمان بە هەموو ئەوانە دەبێت کە دەکرێت لە هەندێک تێکستی جیهانی هەیە کە قورسن لە ڕووی نووسینەوە، لە ڕووی تەکنیکی نووسینەوە، لە ڕووی کاتی نمایشەوە، لە ڕووی تەکنیکی نواندنەوە کۆی گشتی ئەو تێکستە زەحمەتە بتوانێت لە هەرێمی کوردستان وەک خودی خۆی ئیشی تێدا بکرێت. لەبەرەوەی ئێمە شانۆی وامانە کەواتە مەسم هۆڵی وامانە و دەستگای وا گەورەمان نییە بتوانێت ساپۆرتی ئەوی شانە بکە و زەحمەتە تاقەی مخریز و ئەکتەری واشمان هەیە بتوانێت ئەو جۆرە شاکارانە وەک خودی خۆی بەرهەم بێت. باشە
شانۆی گێژن ئێوە وەکو دەرهێنەر لە هەمان کاتدا ئەو هاوکارانەتی کە لە دەوروبەری ئێوەم بێکەوە شانۆی گێژنتان تیایدا بەرهەم هێنا و نمایشی دەکەن. ئایا بڕیارتانداوە بەشداری لە فستیڤاڵی دەرەوە بکەن یاخود ئەم هەلا ڕەخسێت کە شانۆی گێژن بتواندرێت ئەو چیرۆکی یاخود ئەو پەیامی هێتی بە هاوڵاتیانی دەرەوەش بگەیەندرێت؟ خۆی ئێمە لە ڕووی تەکنیکی دەرهێنان و نواندنەوە لە ڕووی تەکنیکی سینۆگرافیا و تەکنیک بەگشتی نمایشەکە کۆی گشتی پرۆسەی نمایش ئێمە کێشەمان نیە لەوەی لە هەر شوێنێک نمایشی بکەین لەبەرەوەی ئێمە بە تەموحەوە بە تاقەوە بە ڕازگۆییەوە ئیشمان لەگەڵ تێکس کردێ. بەڵام مەسەلەی نمایش بردنە دەرەوەی وڵات پۆلێنکردنە لەوێش ینی تۆ دەیبێ کام وڵات و وە کام فستیڤاڵ و وە کام پلاتفۆرمی فستیڤاڵ بەنمونە فستیڤاڵی قرتازی لە وڵاتی تونس ساڵانە ئەی و بی و سی هەیە. ئەگەر لە ئەیبی پێویستە بزانین کەی نمایش دەکرێ و بینێرین و پێشمای ئەو یەک دو ساڵی بە حکومی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆناوە زۆربەی فستیڤاڵەکانی دنیاوە ساون ئەو فستیڤاڵانی کە هەشن لە ڕێگەی ئۆنلاینەوە دەکرێن ینی شانۆکانیان نمایش دەکەن دەینێرن. وەڵام بەس من حەزم لەوە نییە نمایشی شانۆیی ڕیکۆرد بکەم و بە ئۆنلاین بەشدار بم چونکە شانۆ واتە زیندوی واتە ڕاستە و خۆبەری بەرکەوتن ئیشاڵڵا ئەگەر بکرێت لە فستیڤاڵەکانی دەوروبەر ناو عێراق هەرێم دەروێ وڵاتی ئێمە بەشداری دەکەین. باشە. ئایا وەکو تێبینی خۆتان هیچ جیاوازێک لە شانۆی دەبینن لە هەرێمی کوردستان و ڕۆژئاوا ئایا هیچ جیاوازیەک بەدی دەکرێت؟ ئەماڵە بەتەکید ینی لە ڕۆژئاوا ئێستا گەیشتن بەوەی شانۆ ڕنگدانەوەی بازاڕ نەما ینی مەبەستمەیە کۆمەلگان نەما خواری خوارەوە نەما شانۆ لەوێ لە ئێستا لە قالبەکی ئەکادیمی بەرزە و بووە بە کەلتور نمایشی ڕۆژانە و ساڵانە و ماگانیان هەیە و ئەو تێکستانە نمایش دەکرێن کە دەکرێت بڵێن وەکو مێژوو ماملەتەوە لە بەیان وەکو شانۆنامەی هاوسەر وەکو بەرزی ئەدەب سەیری دەکەن. لەبەرەوەی لە هەرێمی کوردستان پێویستە هەر شتێک تۆ دەیکەی ڕاستە خۆڕەتی بەڕنگدانەوەی کۆمەلگاکەتەوە هەبێت. لە کۆمەلگای ئێمە جارێ سەرەتایی ترین مافەکان ئەشکالی تێدا هەیە مەسەلەی ئاو کارەبا و نەوت و مەعاش و برسێتی و نەبوونی ئەوانەیە لەوێ ئەو بابەتانە بوونیان نییە لەوێ ئیش دەکەن لەسەر ئیبداع لەسەر جەستە لەسەر دەنگ لەسەر شاکار لەسەر پێشکەوتن کەواتە جیاوازی شانۆکار و نمایشەکانمان زۆر زۆرە و لەوێش بەڕاستی شانۆکاران مختصن و خۆیان یەکلا کردوەوە و حکوومەت ئەوان یەکلا کردوەوە لە بۆ شانۆ یعنی ئەگەر تۆ شانۆکار بیت کەواتە بە شانۆکاریت بەداخەوە لە ئێروکانە لە وڵاتی خۆمان لە هەرێمی کوردستان شانۆکار پێویستە ئیشی دووەم و سێمی بیت شانۆکەمە بەسمە ینی بژێوی ژیانی خۆی لە ڕێی ئیشی ترۆ پیا دەکات دواتر شانۆ دەکات وەکو حەز. بەڵێ کەواتە کاکشوان کە کۆرۆنا بوونی هەبوو لە هەرێمی کوردستان تا چەند کاری کردۆ سەر کاری ئێوە کاریگەری هەبوو لەسەر کارەکانتان و بوەستن پاشان دەست پێ بکەنەوە ئایا کۆرۆنا وای کرد ئێوە لە کارەکانتان بوەستن کە مودەیەکیش کەرەنتینەش هەبوو لە هەرێمی کوردستان؟ خۆی پێش کۆرۆنا شانۆ لە هەرێمی کوردستان نزیکەی 10 ساڵەوەی خەریکی لاواز بوونە لەبەرەوەی لە وەزارەتی ڕۆشنبیری کەمتر گرنگی بە مەجای شانۆ دەدرا یعنی بەنمونە ئەگەر بەڕێزێک ویست وایە فیلمێکی کورد لە ماوەی 3 داقە بەرهەم بهێنێت دەگەیشتە وەزارەت و بڕێک پارەی باشی لە بۆ سەرف دەکرا بەڵام لە بۆ شانۆ زۆر بە ئەستەم سەر دەکەم و پێم وایە لەبەرەوەی شانۆ نەبووە بە قەزیە لە قوتابخانە ناخوێنرێت لە نەبووە بە کەلتور ینی شانۆ هەبی نەبی وە گوێ هیچ لە گۆڕێ نەبی زۆر زۆر ئاساییە هەر بەگشتی هونەر لە هەرێمی کوردستان مۆسیقاش شانۆ سینەما هەبی نەبی هیچ ناگۆڕێ هەبی یان نەبێ نمایش بکەی کەس دەنجیرەوە نایە هیچ کێشە نییە. باشە
لە 27 سیا ڕۆژی جیهانی شانۆتە دیاریکراوە تا چەند گرینگە لە ڕۆژەدا کار و چالاکی ئەنجام بدرێت. بێگومان ئێمە باز لەو ئەکتیڤ و چالاکیی شانۆکاران ناکەن کە لە ڕۆژەکانی تردا شانۆی جۆربەجۆر نمایش دەکەن. بەڵام لەو ڕۆژەدا کە بتوانرێت کار و چالاکی لەنێو قوتابخانەکان و ناوەندەکانی خوێندندا بکرێت، گەروردەکاری شانۆیش بۆ خوێندکاران نەخرێتە ڕوو، بەس بتوانرێت بیناسیێنن یاخود زانیاریەک بۆ خوێندکاران واڵا بکەن و پێیان بگێنن. دەی من پێم وایە پێویستە لە ڕۆژی 27 سێ هەموو ساڵێکدا شانۆکاران هیچیش نەکەن. چینی دەوروبەر چینەکانی کەی هاو ژیان پێویستە ڕێزیان لێ بگرن، بەس ڕێز لێ نانیان لەبە بکەن زیاتر خۆشەویستی خۆیان لە بۆ دووباتکەنەوە. شانۆکار پێویستە لە هەموو ساڵەکەدا ئیش بکە و لەو ڕۆژە وەک ڕۆژی کرێکارانی جیهانە و ڕۆژەی ئیسراحەت بکە بە نمونە ڕێزی لێ بگیرێ، خەڵک خۆشی بوێ، بانگیان بانگێشتیان بکەن. ئەمە پێم وایە ناکرێت شانۆ تەنها لە یەک ڕۆژدا نمایش بکرێت و ئەو ڕۆژە بکرێت بۆەوەی کە پێویستە چالاکی شانۆی تێدا ئەنجام بدرێت. بەڵێ زۆر سپاس بۆ کاکشوان حەمەسعید جارهێنان کە بشێکی ڕاستەخۆ لە کۆیەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ بەشداریکردن لە چاوەڕێی یەکەمی بەرنامەی بەیانی باش کوردستاندا.